تیمی خێزانی سمارت لە کاتی هەبوونی هەر بارودۆخێکی لە ناکاو پەیوەندی بە تیمی خێزانی سمارتەوە بکە. تیمی خێزانی سمارت خزمەتگوزاریە پزیشکیەکان دەهێنێتە نێو ماڵەکانتان بە ئەمبوڵانسی تایبەتی نەخۆشخانەکەمان نەخۆشەکانتان بۆ دەگوازینەوە. تیمەکانمان ئەم خزمەتگوزاریانە پێشکەش دەکات: دەرزی لێدان، کانۆلادانان، پشکنینی خوێن لە نێو ماڵەکانتان، تداویکردنی هەموو جۆرە برینێک، دانانی سۆندەی میز و سۆندەی خواردن، چاودێریکردنی نەخۆش لە نێو ماڵ و نەخۆشخانەدا، گواستنەوەی نەخۆش لە ماڵەوە بۆ نەخۆشخانە و کلینیکی پزیشک، دەرهێنانی تەقاڵ، هێڵکاری دڵ، دابینکردنی هەموو پێداویستێکی پزیشکی. لە کاتی هەر حاڵەتێکی نەخوازراو پەیوەندی بکەن بە تیمەکانمانەوە لە تاوەری تەندروستی سمارت 1970 124 0101 لە زووترین کاتدا تیمە پزیشکیەکانمان دەگەنە لاتان و بە باشترین خزمەتگوزاری چارەسەری نەخۆشیەکانتان دەکەن. بەناوی خوا و سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان. تاوەری تەندروستی سمارت بەردەوامە لە خزمەتگوزاری نوێ و داهێنانی نوێ. یەکێک لە خزمەتگوزاری نوێیەکانیان خزمەتکردنی هاوڵاتیانە بە ئاسانی کە ئەڕۆن بۆ ماڵیان لە ڕێگەی تیمێکەوە کە ناسراوە بە تیمی خێزانی سمارت. ئێستا ئەمانەوێ زانیاری لەسەر ئەم تیمە بزانین چۆن خزمەتی هاوڵاتیانەکەن. بۆی ئەڕۆنی لای تیمەکە و لێکی لە ئەندامانی تیمەکە پرسیارەکەین. کاک زانا سلام عەلیکوم. باش کاک زانا، سپاس دەکەم بەڕێز. ئەمانەوێ زانیاریمان پێ بدەیت لەسەر تیمی خێزانی سمارت. ئێمە وەک تیمی خێزانی سمارت ڕۆژانە لە خزمەتی هاوڵاتیاندا. شێوازی خزمەتگوزاریەکانتان چۆن؟ شێوازی خزمەتگوزاریەکانمان ئەوەی کە پێویست بێ نەخۆش پێویستی پێ بێ ئێمە بۆی جێبەجێ دەکەین لە ڕێگەی ژمارەی تەلەفۆنەکانمانەوە. چۆنی ئەڕۆن بۆ ماڵەکان؟ لە ڕێگەی تەلەفۆنەوە بۆمانەکەن تا گارانتیان بزانین دیارە شتێک ڕوویداوە. چی بۆ زانێ دەرچوونێکمانەیە بێ دەرچین. بەڵێ هاوڵاتیانی بەڕێز، ئەوەی بینیتان لە کاتی بەرنامەکە پەیوەندی هاوڵاتیەکمان پێوە کرا لە گەڕەکی ئازادی شاری سلێمانیەوە پێویستی بە پشکنینە. بۆ ئێمەش وەکو تیمی خێزانی سمارت بە خێراتنی کات دەگەینە لایەن. کاک زانا پێویستیەکان بێنە با بڕۆین. سڵاوتان لێ بە بینەرانی عزیز و خۆشەویست. ئێستا لەگەڵ بران لە تیمی خێزانی سمارت بە ناوی خوا ئەڕۆین بەرەو ئەو ماڵەی کە چارەخوازێکی داوای چارەسەری کردبوو لە تیمی خێزانی سمارت. بۆی ئێوەش زیاتر بزانن لەسەر ئەم تیمە لەگەڵ کاک زانا و کاک محەممەدا پێکەوە ڕۆین پرسیار لە کاک زانا ئەکەین لەسەر تیمی خێزانی سمارت. کاک زانا، تیمی خێزانی سمارت چییە؟ بەڵێ وەتان ئەزانن تاوەری تەندروستی سمارت بە دروشمی سمارت وەرچەرخانە ئەستا بە کردنەوەی تیمی خێزانی سمارت لەبەرەوەی لەم کاتەدا پێویست بووە هاوڵاتیان و چارەخوازان بۆەوەی بچینە ماڵەکانەوە چارەسەریان بکەین. کاک زانا، تیمەکەتان لە چەند کەس پێک دێ و خزمەتگوزارانی کە بۆ نەخۆشەکان ئەنجامێدەن چۆنیە؟ تیمەکەمان لە دوو پارێستار پێک دێت. ئەو کردە پزیشکیانەی کە لە ماڵاندا دەیکەین، ئەو نەخۆشانی کە پێویستیان بە پشکنی تاقیگە هەبێ بۆیان دەکەین و ئەگەر پێویستیان بە کانیۆلا بێ یا عیلاج شتێکیان هەبێ ئەوش بەڕاچێتی دکتۆر ئێمە بۆیانەکەین و لە خزمەتیان هابین و سۆندەی خۆراک و سۆندەی میز و تەداوی و ئەم شتانش ئەکەین. بەڵێ تیمەکەتان ماوەی چەندێکە دروست بووە؟ تیمەکەمان دەوری 2 ساڵ زیاترە لە خزمەتی هاوڵاتیاندا. باشێکێک بیەوێ پەیوەندیتان پێوە بکە یان حەجزی بکات چۆنی پەیوەندیتان پێوەکە؟ پەیوەندیەکانمان لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی تیمەکەمانەیە پێیان دەدەین و لە زووترین کات دەگەینە لای چارەخوازن. ئەگەر بێت و نەخۆشێک بەردەوام ڕۆژانە پێویستی بە عیلاج بێ، کەسێکی بەتەمەند بێ، ئێوە توانن سەردانیان بکەن یا هەرەوەیە کە مودەی جارێک بڕۆن بڵێ نەخۆش؟ ئێمە ڕۆژانە نەخۆشمان هەیە 2 جار 3 جار داوای ئێمەکە و لەبەرەی متمانی پێمان هەیە سەردانی دەکەین و چارەسەری بۆ دەکەین. الحەمدوللا دیارە بوونەتە جێگەی متمانەی هاوڵاتیان بۆیە بەردەوام داوا لە تیمی بەڕێستانەکەن. باشە ئەگەر بێت و کەسێک خوا نەخواست شتێکی لە ناکاو ڕووبدا جەڵتەیەک بێ پێویستیەکی پێ بێ پێویستی بە ئیسعافیەوە چۆن مامەڵە لەگەڵم کەیسانەکەن؟ ئێمە لەگەڵ تیمی ئەمبوڵانسا بڵین هەماهەنگین
هەر کاتێ پێویستمان پێیان بوو تەلەفۆنیان بۆ دەکەین و ئەوان بە زووترین کات دەگەنە شوێنی مەبەست. بۆ میێدی ئینشاڵڵا تیمی خێزانی سمارت بێتە ئەو تیمەی کە هاوڵاتیانی بەڕێز بە متمانەوە داوای ئەەکەن و بێتە هۆکارێک بۆ شیفا، چونکە شیفا لای خوای گەورەیە، خوای گەورە شیفای هەموو نەخۆشەکان بدات. هاوڵاتیانی خۆشەویست، دوایەوەی ئەم نەخۆشە بەڕێزە لە گەڕەکی ئازادی شاری سلێمانی پەیوەندی پێوە کردین، ئێمەش وەکو تیمی خێزانی سمارت بە خێراتری کات گەیشتینە لای ماڵیان، پێکەوە ڕۆین بۆ ئەوی بزانین چی خزمەتگوزارێکی تەندروستی پێویستە. لەگەڵمانە بن. سلام علیکم. باشی دایەگیان؟ ئێمە تیمی خێزانی سمارتین. بێنە ژوورەوە. سپاس. سلام علیکم. باشی براکەم، سەلامەتی ئینشاءالله. خوای گەورە شیفات بدات. باشی بەڕێزیان، داوای تیمی خێزانی کردبوو. بەڵێ بەڕێزگە. بەڕاستی خۆم نەخۆشی گورچی لەم هەیە. جا پێویستە مانگانە پشکنین ئەنجام بم. لەبەرباری تەندروستی ناتوانم سەردانی نەخۆشخانە بکەم. بۆیە پەیوەندیم بە تیمی سمارتەوە کردووە بێن یارمەتی بن و ناو ماڵەکەم فەحسەکانە بۆ ئەنجام بن. لە خزمەتداری خوای گەورە شفا بە. ئەوەی بینیتان ئەم نەخۆشە بەڕێزە لە ماڵی خۆیەوەتی، بەڵام پەیوەندی کردووە بە تیمی خێزانی سمارت. ئێمە تیمەکەمان بە خێرایی ئەگاتە ماڵتان. ئەم نەخۆشە بەڕێزە ئێستا پێویستی بە پشکنین هەیە، پشکنینی خوێنی لێوەرەگرن، بەڵام جگە لەم پرۆسیجەرە کۆمەڵێک کاری تر بۆ نەخۆشەکانتان لە ماڵەوە ئەنجامەدرێت. لەوانە کانونەدانان، دەرزی لێدان، سۆندەی میز، سۆندەی خواردن و کۆمەڵێک پرۆسیجەری دیکە. بۆیە لە هەر کوێیەکن ئەتوانن پەیوەندی بە تیمی خێزانی سمارتەوە بکەن، بە خێراترین کات دەگەینە لاتان و خزمەتتانەکەین. ئێستا پێکەوە بینەری ئەمە بین کە پشکنینی خوێن بۆ ئەم نەخۆشە بەڕێزە ئەنجامەدەین، خوێنەکەی لێوەرەگرین، دواتر بە خێراترین کات ئەنجامی پشکنینەکانی ئەتوانێت وەربگرێتەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە. دیسان پێویست ناکات سەردانی نەخۆشانە بکە و ئێمە بۆ شێوازە خزمەتی نەخۆشەکانمانەکەی. ئەم ستافە بەڕێزە شارەزا و لێهاتوون و بە متمانەوە ئەتوانن هەڵیان بژێرن بۆی بێنە ماڵەوە و خزمەتان بکەن. خوا گەورە شیفادا بەڕێزگان، ئەتوانیت لە ڕێگەی ئەو کارتەوەی کە ئێمە پێتەدەین بتوانیت هەموو پشکینەکان وەرگریتەوە لە خزمەتانەبی، پێویست ناکە سەردانی نەخۆشخانە بکەیت. دەستان خۆش بەر کتان کێشە زۆر سپاس. پێویستێکی کەت نەبوو. زۆر سپاس. خۆشەویستان، ئەوەی بینیتان ئەم نەخۆشە بەڕێزە پێویستی بە پشکنین هەبوو، بەڵام هەر بەڕێزێک لە ماڵەوە پێویستی بە پشکنین و بە چارەسەر بوو ئەتوانێت تیمی خێزانی سمارت هەڵبژێرێ. باشترین بژاردەیە چونکە ئەم ستافە شارەزا و لێهاتوون. ئێوەش ئێستا ئەتوانن بە پەیوەندیەک تیمی خێزانی سمارت هەڵبژێرن. سمارت وەرچەرخانە.